لە دۆخێکی ئاوا ناسەقامگیر و شەڕە هەنێ بڕیار ئەبێ بدرێ بە ناچاری، یعنی ئەبێ پەسەندیکەی ناکرێ ئێمە هەموو شتەکان بە چاوی ڕەخنە و بە چاویەوە ببینین. دۆخێک هاتە پێشەوە بۆ سەلامەتی و بۆ پاراستنی جانی مامۆستا، قوتابی، فێرخواز، خەڵک ئەبێ بڕیاری لەسەر بێ. ئەو بڕیارە دیارە باشترە لەوەی هەر بایکۆت بێ و خوێندن نەکرێ کە بڕیاری ئۆنلاینە. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە ئەو خاڵە ئەرێنی و نەرێنیانەی کە لە بڕیارەکەیە بەدی دێت و تووشی ئەبین و بەری ئەکەوین چییە؟ لێرەوە کێشە دروست دەبێ. ڕاستە ئەم دۆخێکی نەخوازرا و نەویستراوە شەڕ هاتووە یەخەی ئەم ناوچەی گرتووای هەموو ناوچەکە و ئێمەش لە ناوەڕاستی جەنگەکەیان خوا ئەم وڵاتە پارێزێ خەڵک پارێزێ کە ئەم هاتوتە پێشەوە تەبعان ئەبێتەوە هەنگاوی بۆ بنێ. هەنگاوەکە چییە؟ چەند جارێک کۆبوونەوە کراوە هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە بۆ ئەوی بگەنە شتێک بگەنە بڕیارێک کە بەرژەوەندی خەڵکی تیابێت چی بکەن. ئەم شەو یعنی بڕیار دراکە بڵێن ئەوە لە دوێنەوە کە بکرێ بە ئۆنلاین یان خوێندنی دیجیتاڵی. ئەم جۆرە خوێندنە ئەبێ سەیری بکەین باشە خراپە. تەبعاً بۆ ئێستا وەکو عەرزم کردن بۆ دۆخێکی ئاوا ناچاری بڵێ باشە، لەوە باشترە تۆ جانی خەڵک و مەترسیەک دروستکەی بۆ سەرجانی خوێندکاران و قوتابیان و مامۆستایان و کۆمەڵگا بەگشتی. بەڵام من بۆچوون و سەرنجم لەسەر شەوازەکەی هەیە.